ئەمڕۆ سێهەمین کۆنفرانسی نێودەوڵەتی جینۆساید و بنیادی ئاشتی لە زانکۆی سلێمانی بەڕێوەچوو کە تیایدا چەندین توێژینەوە لەلایەن چەندین توێژەرەوە کە بەشێکیان توێژینەوەکانیان با بڵێن لەلایەن کەسانی بیانەوە کرابوو. ئەمڕۆ ئێمە باز لە ڕۆڵی هونەر لە گەیاندنی نەهامەتیەکانی گەلی کوردەکەین لەگەڵیشیا باز لە چالاکیە هونەریەکانی ئەم کۆنفرانسا کەم لەگەڵ زۆر بەڕێزان دکتۆر دڵشاد مستەفا مامۆستای زانکۆ و دکتۆر عوسمان قادر هونەرمەند و هەروەها بەڕێوەبەری مەڵبەندی کوردۆلۆجی زانکۆی سلێمانی. بەخێر هاتن یاخوا بەخێر بێن لە کامتانەوە دەست پێ بکەم. دکتۆر با یەکسەر لە ناونیشانی کۆنفرانسەکەەوە دەست پێ بکەم جینۆساید و بنیادی نیشتیمانی مەبەست لە چییە؟ زۆر سپاس بچێت وەڵا تەوان نەمە سەرەتا لە هەوڵدا نابووین ئێمە وەکو مەڵبەندی کوردۆلۆجی کە ئەمە بڵێن وەکو خۆمان کە بەشدار بین یا ئەم کاری لەسەر جینۆساید بکەین ئەمە سێمین کۆنفرانسمانە لە مانگی هەشتەوە هەر سەرەتاش زوو لەگەڵ جەنابی کاک دکتۆر دڵشادا بەڕاستی چەند جارێک تیما بینی کە شتەیە بکەین تایبەت بێ بە هونەر ڕۆڵی هونەر لە گێڕانەوەی مەینەتی و مەساتەکانە چی بێ ئیتر ئەو پلانە تۆزێک دواکەوتو نەمانتوانی گەڵاڵی بکەین و پەیوەندی زۆری ئەویست ئیتر لەگەڵ سنتەری بنیادی ئاشتی و جینۆساید لە زانکۆی سلێمانی کە دازدا مزراوە کاک دکتۆر کۆسار پێشنیارێکە لەگەڵ ئەوان ئەم کارە بکەین لەگەڵ هاوڕێکمان دکتۆر فازیل مرادی کە لە ئەڵمانیا وانە بێژە و توێژەرە بە هەماهەنگی کاک دکتۆر کۆسار حەزی کرد ئەم کارە بکەین و کارەکە ئەوە بوو کە ناوەکەی هەم نزیک بێت لە ئاشتیەوە و هەم باسی جینۆسایدیش بکە بۆیە ئەم ناوەمان هەڵبژاردۆ ناو ئیتە پلانەکە ئەوە بوو کە ئێمە نەمانتوانی ئەوەی کە بەڕاستی کە لەگەڵ جەنابی کاک دڵشادا پلان کردبوو یا جەنابی حەزیەکەت بیکەین هونەر بێ بەس هونەر بێ وەمان لێ کرد بە کاک دکتۆر کە بەشی کیمیاوی بابەتێک تێکەڵ باسکی لە بەرکەوتوانی کیمیاوی بکەین کە چەند توێژەرێکی تایبەت هەبوو هەتا جەنابی دکتۆر کۆسار خۆشی بابەتێکیە بوو لەسەر جینۆساید و کاریگەری کیمیاوی لە نەمانی نەهێشتنی خەڵکدا بەمە دەستمان پێکرد لە مانگی دەی پارەوە ئێمە بەردەوام پلانمان لەسەر ئەمانە کرد کە بتوانین خەڵکانی پسپۆڕ و بەتوانا و شارەزا لە بوارەکانی توێژینەوە لە هەموو ڕێەکانی هەم لایەنە سیاسی و هەم لایەنی بەرکەوتی کیمیایی لە ڕووی تۆبیەوانێ کە چی کاریگەریەک لەسەر هەتا ژینگە و لەسەر کەسانی تر دەهێڵێتەوانە بین ڕووناکی بخینە سەری و قسەی لەسەر بکەین تا بەوەی وردە گەڵاڵە بوو گەیشتینە ئەوەی کە لە قرار وابوو 2 مانگ پێشی سابیکەین بەڕاستی بەڵام بەهۆی ئەم گۆڕانکاریی ناو ئینتیخابات و ئەوانەوانە گۆڕانکاری پێهات گەشتە ئەم مانگە لەوەی تر سەرچاوی گرت و بە هاوکاری دکتۆر فازیل کۆمەڵێ پەسپۆر و خەڵکی بەتوانامان کۆ کردەوە لە تقریباً 16 وڵاتی نێودەوڵەتیەوانێ بەڕاستی میوانمان هاتووە 24 میوانی بیانی هەیە کە پسپۆر و دکتۆر و پرۆفیسۆرن لە هەمویان توێژینەوەیانەیە ئێمە زیاد لە 48 توێژەرمان هەیە نزیکەی 60 بەحسمان بۆ هاتووە ئەمە لێرەوە بە ناوی لیژنەی زانستیەوانەیە داوای لێبوردن لەو بەڕێزانە ئەکەین کە مەودایك وەختەکەمان ڕێگای پێنەیە و هەموو بابەتەکانیان وەربگیرێ چکم 85 بابەتمان بۆ هاتۆ بەڕاستی بەحسمان بۆ هاتووە بەس بەو کاتە کەمی کە پێمان دراوە هەمان توانیمان ئەوە جێگیر بکەینەوە. دکتۆر نازانم تۆ ئەگەر زانیاریت لەسەر ئەوە هەبێت چۆن ئەو توێژینەوانە هەڵ ئەبژێرێت بۆ کۆنفرانسێکی وە لەسەر پێوەرەکان چین؟ بەڵێ بە دڵنیای لەبەرەوەی کە من ئەندامی لیژنەی زانستی بووم بۆ تاوتوێکردنی توێژینەوەکان ئەوی بۆ ئێمە گرنگ بوو ئەم توێژینەوانەوە تا چەندێک پەیوەندیان بەو تایتڵەوە هەیە کە کۆنفرانسەکە هەڵی بژاردووە چەندێک دەتوانن بەشداری بکەن لە پرۆسەی بنیاتنانەوەی ئاشتی لە ڕێی گێڕانەوە و لە ڕێی مامەڵەکردن لەگەڵ تێزی و یاخود لەگەڵ مەفهوم و چەمکی جینۆساید خۆیە بوومەت بەس بە تەنیا لەسەر یەک ئاست ئیش بکەن بەپڵ لەسەر ئاستە جیاوازەکان ئیش بکەن ئەم توێژینەوانە خراونتە بەردەمی لیژنەی زانستی بە چەند زمانێکی جیاواز هاتوون زمانی عەرەبی تیا زمانی ئینگلیزی تیا و زمانی کوردیش پێشکەشکراون و توێژینەوەکان دابەشکراون بەپێی پسپۆڕەکان بەسەر و ئەندامانی ناو لیژنەی زانستی لەوێ هەڵبژێڕراون و ئەنجا
دانراون و کاتەکەش دیاری کراوە بۆ لە ڕاستەیە چێک لە کێشەکانی ئێمە ئەوەیە کە ئێمە کۆنفرانسەکە بەهۆی ئەوەی کە کەوتوتە دۆخێکەوە کە کاتی تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵی زانکۆکان ئەبوو بە خێرایی ئیشەکان بڕوات و لە ماوەی 2 ڕۆژە هەموو کۆنفرانسەکە جێبکەنەوە بۆی ئەوەندە هەڵبژێرا لە ماوەی 2 ڕۆژە کات هەیە بۆ هەموو ئەو توێژینەوانە بەڵێ لەبەرەوەی کە جۆرە استراتیجێکی جیاوازی بۆ داڕێژراوە و لە چەند هۆڵێک پێکەوە سمینار هەیە بۆ نمونە لە هۆڵی ئەیوبی لە هەمان کاتە 2 پانێڵی جیاوازە هەرێکێک لە پانێڵەکان 6 پانێڵستای بەشدارە لەبەرەوەی کە بە کۆی گشتی 48 توێژەرمان هەیە 52 توێژینەوە توێژینەوە هونەریەکان و یاخود بەکار هونەرەکانەوە چێتە 6 بابەت ئەم 6 بابەتە لە ماوەی ئەم 2 ڕۆژە پێشکەشەکرێن لەبەرەوەی لە بەیانی سەعات 9 و بەیانەوە دەست پێکە هەتاکو نزیکەی 6 ئێوارە بەردەوامە بێ و بە بەردەوام لە هەر یەکێک لەو هۆڵانەیە کار هەیە و خەڵکیش ئامادەیە و قسە لەسەر ئەم بابەتان ناکرێت کە وابەستەی جینۆساید و بنیاتی ئاشتی. دکتۆر لەو 6 بابەتە یاخود توێژینەوانە چەنی پەیوەندیان بە هونەرەوە هەبوو؟ ئێمە 8 بابەتمان هەیە کە تایبەت پەیوەندی بە هونەرەوە هەیە لە لایەنەکانی سایکۆلۆژی و ڕۆڵی هونەر لە گەیاندنی ئازارەکان و هێشتنەوەی لە زاکیری خەڵکدا و چەند توێژەرێکیشمان هەیە کە بە زووم بەشدارە لەگەڵمانە مەسەلەن میوانمان هەیە کە لە مۆزەخانەی جەنگی بەریتانی کوڕیتەرێکی بەناوبانگە و کاری تایبەتەکە لەسەر بڵین ئارشیفکردن و دۆکیمنتکردنی ئیمج و وێنە و فلیم لە هێشتنەوەی ئەم شتانە لە زاکری خەڵکە بۆ ئایندە و بۆ مێژوو ئەو یەکێکە لەو کەسانی کە بەشدارە بێ بەڕاستی لە پەناڵەکەمانە جگەلەوە پێشانگایەکیشمان ئەبێت ئەو پێشانگایە بەشێکە بێت لە پەناڵە کە یادەوەریەکانی قوربانی ئەنفالە کە بە وێنە بە هێڵکاری توانیمانە دۆکۆمنتی بکەین کە ئیش لە پرۆژەی دکتۆراکەی منە لە پێشانگاکە لە کوردۆلۆژی قەرارەکە سەردانی ئەوێ بکەین و لێوەوە دوای کۆتایی بە کۆنفرانسەکە بێن. کاتە ئەو پێشانگای کە باسیەکەی بەس کارەکانی بەڕێزت لە خۆگرێت؟ بەڵێ ئەو کارانەیە کە تایبەتن تەمەنە و کارانە کە من کردووە بەڕاستی هەمووی جێڕانەوەیە کە لە دیدی قوربانیەکانەوانێ وێنە کراون و ئەمە دۆکمنتێکی پرۆژێکی بەحسە بەڕاستی بە ماوەی 5 ساڵ پێوەی خەریک بووم و وێنەیەکی زۆری ئەو حەدەسانەی تایە کە من ئۆریجینەڵی ڕوبەڕوویان دانیشتم کردمانە لە سەرخێنەوەی چیرۆک و ئستۆریەکانی کە ڕوبەڕوو لەگە قوربانیەکانە بەنمونەی ڕۆ لەو قوربانیانە دوانیان سییانیان کە میوان بوون من ئاسکە خان و شازادە خانم لەگەڵیانە هەموو ئەو ئازار و هینانە هەیە کە بینیویانە بۆم کردوون بە وێنە و خۆیانی تیابینەوە کە ئیمڕۆژ ئامادە بوو ئامادە بن ئەوان ئەمە یەکەم جارە کە ئەوان ئامادە بن لە پێشانگاکانی تۆیە؟ نەخێر من چەند جارێکی کە هەم پێشانگاکەم بۆ بردوونەتەوە لە دەڤەری خۆیان پیشانم داون زۆر خۆشحاڵ بم بۆی کە ئەزانن یەکێ لە شتانەی کە بۆ نسبەت قوربانیەوە کە ئاسوودەی پێبەخشێ بزانێ پەیامەکانی ئەگات. من بە چەند سیمینارێکی پێم گەیاندون و پیشانم داون کە دەنگی ئەوانم گەیاندووەتە مۆزەخانەکانی دنیا کۆنفرانسەکانی جیهان و باسی مینەتەکانی ئەوانم کردووە پێم وایە لە ڕووی دەرونیەوە سایکۆلۆژیان کاریگەری ئەرێنی ئەبێ بۆ هەموو قوربانیە کە بزانێت فیدباکێک هەیە بۆ ئەوانی کە بێن مقابلەیانەکەن. زۆر ڕاستە دکتۆر ئێمە کۆمەڵێک جینۆساید کراون زۆر جار لە جارێک زیاتر با بڵێن جینۆساید کرین بۆ ئەوەی کە هەر لە ڕابردووانەژین چی بکەین بۆ ئەوەی کە لە داهاتوە ئیش لەسەرەوە بکەین کە لە ڕێگای بەتایبەتی هونەرەوە جینۆساید بەرینە دەرەوە هیچ نەبێ. لە ڕاستیە یەکێک لە کێشە هەرە گەورەکانی ئێمە ئەو پرسیارەی تۆیە کە ئێمە بەبەردەوام لە ناو کارەساتەکەیان ئێمە هێشتا دۆخی کارەساتەکەمان بەجێ نێشتووە هۆشیاری ئەومان نییە کەنفال لە پێشمانەوەی لە ڕاستیە لە پشتمانەوە نییە یعنی هەمیشە مەقسە لەسەرواکەین کە ئەمە کارەساتێکە تاوانێکە لە ڕابردووە دەرحەق بە ئێمە کراوە هیچ چاوەڕوانی ئەوە نین یاخود هیچ لەوە ورد نابینەوە
کە ئەگەر بێت و بە شێوازێکی زۆر هۆشیارانەتر مامەڵە لەگەڵم کەیسەیانەکرێ ئەگەری دووبارە بوونەوەی هەیە و بەڵگەشمان بۆ دووبارە بوونەوەی ئەو ئەنفال و جینۆسایدەیە کە لە دژی ئەزیدیەکان داعش کردی لە ڕاستیان بۆیە ئەگەر یەکێ لەو گرفتانی تری کە لە بەردەممانە ئەوەیە کە قسەکردن لەسەر جینۆساید لە چوارچەوەی دەستبژێرا ماوەتەوە ئەمە نەبووتە شتێک لە ناو ڕای گشتیان هاتۆتە ناو فەزای گشتیەوە ئێمە لە چوارچەوەی کۆمەڵێک توێژینەوەیان لە ناو زانکۆکانە سنتەری بۆ دروستەکەین کۆنفرانسی لەم جۆرە دروستەکەین و لەسەر ئاستی نوخبە و دەستبژێر قسە لەسەر ماکەین کەی وامان کردوانیمان لە ڕێی هونەرەوە بە تایبەتی سینەما کە لە هەموو دنیای ئەمە ڕوویاوە بیکەین بە جۆرێک لە یادەوەریەکی گشتی وای لێ بێ بچێتە ناو کۆنستی خەڵکەوە ئەم چوونە ناو کۆنستەوە لە ڕێی هونەرەوە ئەتوانە بیکاتە جۆرێک لە یادەوەریەکی کۆسمۆپۆلیتان ینی یادەوەریە کە یادەوەریەکی گردردونی بێ چۆن هۆڵۆکۆست وای لێکراوە چۆن جینۆسایدەکانی تر وای لێکراوە ئێمە شتوانین لە ڕێی هونەرەوەم کارە بکەین بەڵام ئەمە پێویستی بە تەرخانکردنی فەندێکی باش بودجەیەکی باشێ لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە بیر لەوە بکاتەوە چۆن بتوانێت لە ڕێی هێزی نەرمەوە کە هونەر و سینەما بە تایبەتی ئەم کارە بکات بەڵام کەی ئەیکات و چۆن ئەیکات ئەمە ئەبێ لە ئایندا پلانی باشتری بۆ دابڕێژ ئیشی حکوومەتە پلانی ئەوانی لە ڕاستیان میدیاش کاری هونەرمەندان خۆی ئیشەکەن کوردەخان تۆ لە ڕەنگ لە هەموو کەس باشترە زانی تۆ خۆت هونەرمەندی زانی کە دروستکردنی فیلمێکی سینەمای پێویستی بە بودجەیەکی زۆر هەیە ناکرێت کەسێک لەسەر بودجەی خۆی بکات مەسەلەن کاک دکتۆر عوسمان ئیشی هونەری شێوەکاریەکە بەبێ ئەوەی کە بودجەیەکی دەستکەوت پێ لەسەر گیرفانی خۆی کا و هێزی خۆی و هەموو شتەکانی خۆی ژیانی خۆی تەرخان کردووە بۆ ئەم نێوەندا ویشێکی زۆری لەسەرەکان لەسەر ژیانی خۆی کردوێتی لە ڕاستیامە بەس تاکەی مەسەرەن کاک دکتۆر بەردەوام بێ لەسەرەمە تاکەی دەستگایەک نەبێت لەگەڵەوەی کێمە وەزارەتێکمان هەیە بە ناوی وەزارەتی شەیدان و کاروباریان فالکەجەی داخە لە ڕاستیە ئەویش وەزارەتی ڕۆژچرمبیریش هەردووکیان داوایان لێکرا بوون بە سپۆنسەری ئەم کۆنفرانسە هیچیان لەم دوو وەزارەتە نەهاتن بدەن کۆنفرانسەکە لەبەرەوە تۆ لەسەر ئاستی گشتی لەسەر ئاستی بیرکردنەوەی دەوڵەتدارێتیش ئیشێک ناکەی بۆی کە ئەمە بکەی بە بەشێک لە یادەوەری گشتی بیکەی بخیتە ناو خەڵکەوە جارێکی تر لەبەرەوەی کە بەبێ ئەو بودجەی کە پێویستی پێێتی ئەم جۆرە کۆنفرانسانەکە ئیشی زیاتر بکە نیوەی ئیشەکانمان واز لێنە بە تایبەتی کارە هونەرەکان لەبەرەوەی ناکرێ بۆیە کەی توانیمان جۆرێک لە استراتیجی جیاواز بە هیوام مێسەر لە حکوومەتی ئایندەیە بە شێوازێکی تریا لە هەچ کاتی کرد دەرفەتێکی تراکە ڕاستە قەیرانی دارایی ڕێگر بۆ ئەمانە بەڵام بکرێت لە ئایندە بیر لەوە بکەینەوە چۆن نتوانین ئێمە لە ڕێگەی هونەرەوە ئەم یادەوەری قوربانیە بە نەمری بێڵینەوە چونکە لە دەستمانە چن و بەس بە تەنیا لە مێشک و دەرونی ئەو قوربانیانە بمێنەوە لە ئایندەیەکی نزیکا وردە و یادەوەریە کاڵە بێتەوە. دکتۆر ئەم جۆرە کۆنفرانسانە بۆچی ساڵی چەند جارێک لێرە و لەوێ دەکرێت لە زانکۆکان بەڵام دەنگدانەوەی نییە زۆر لە ناو خەڵکە با بڵێن ناچێتە ناو خەڵکەوە و باس ناکرێت و تەنانەت دواتریش ئەو بابەتانەی کە لە ناو کۆنفرانسەکانە باسی لێواکرێت توێژینەوەکان نابینرێتەوە ناخوێنرێتەوە کاری لەسەر ناکرێت. بەڕاستی بەداخەوە جێ ئەسەفەکەم قسانە بکەین کە ئێمە وەکو کۆمەلگەی کوردی لە سەرەتای دروستبوونی و دەسەڵاتێکەوە دەستمانەوە و دەستمان پێکردووە ئەوەی کە خەم بیرمان لێ نەکردوێتەوە ئەم خەمەیە بەردەوام لەو کاتانی کە بەرکەوتم بەمە و گرنگی ئەمەم زانیوە بە هەموو ئەو وەزارەتان وەزیرانی کە لە وەزارەتەکانی شەیدان نابوون ئەم پەیامەم گەیاندووە کە تکا ئەەکەین کە ئەم کۆنفرانسانە گرنگی پێبن با ئێمە توێژەر و ئەو خوێندکارانە لە سەرەتایی دەستپێکردنیانەوە تەژیان بکەین کە ئامادە بن بۆ ئەوەی بە عەمق بچنە ناو ناخی ئەو توێژینانەوە کە لەسەر هۆلاکۆستە لەسەر ئەرمەنیەکانە لەسەر باقی چکم هەتا شارەزاییمان زیاتر بێ لەسەر ئەوان زیاتر خۆشەویستی بۆ ئەمەی خۆمان دروستەکەین و ئەتوانی پڕۆمۆتیکەین. ئێمە بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی پارە و مەسروفاتی لەسەر بە بازاڕکردنی غاز و نەوت و ئەمانە کردووە ئەگەر لە ساڵدەی ئەو مەسرفەی بەهاتایە بە شێوەیەکی زانستیانە لەسەر دروستکردنی فلیم و دراما و لەسەر ئۆپێرا و مۆزیقا و هونەر کردایە ئێمە ئیساب لە پێگەیشی کە بووین و شوێنێکی تایبەتیمانە ئەمانتوانی حکوومەت دروستکەین وڵات دروستکەین نەک بەزەیان پێمان بێتەوانەیە ئێمە هیچمان نەکردو ئێستا ئێمە هەموو میلەتی هەچ میلەتە ئەگەر دوێنێ لە بیر نەبێ ئایندەی ڕۆشن نییە. ئێمە دەبێ هەمیشە بیر لە ڕابردوو بکەینەوە دەرزی لێوەربکرین
هەمیشە بۆی ئێمە ئەو تیکرانە ئەو شتانە لەمان تیکرای بێتە بەرەوەی ئارشیفمان نییە ئێمە هیچ شتێکمان نییە ئەگەر ئێمە بەس بین دەرز زۆر بگرین لە ئەو حەدەسانی کە لە وڵاتانی کە ڕوویاوە سەیری کە لە هەموو شوێنێکەوە بە ڕوئە لەسەر یەک حەدەس لە چەند ڕوئە جیاوازە و ئیژی لەسەرەکەن بۆ ئەوی لە زاکری خەڵکا بێنێتەوە و خەڵکی وشارکەنەوە ئێمە لە خەتەرین ئەبێ بمان پارێزن بێشە پارێزراو بین ئێمە تا ئێستا گرنتی ئەومان بە کەس نەیە و نەمانتوانی ئەو کارە بکەین ئێستاش نەشوە بچێ زۆر گرنگە کە بێن هونەر ڕاستە هونەر و کەلتور ئەبێ دائیمە بۆجەیەکی تایبەتی ساڵانەی خۆی هەبێ من ناتوانم بڵێم ڕۆشنبیری یا وەزارەتی شەیدا پارەی سەرف نەکردووە بەداخەوە پارەی باشیشان سەرف کردووە بەڵام هیچی شوێنی ئەوەی نەگرتووە کە ئێمە پێگەیەکمان بۆ دروست بێ جا گرنگە کە ئەمە سوفان نەزانم کاک دکتۆر دڵشاد ئەگەر هاوڕابێ لەگەڵما گرنگە کەسی شیاب لەو شوێنانە بێ کە بتوانێت ئارشیفخانەیە مۆزەخانەیە شوێنهای سینەما و ساڵی گەورەمان هەبێ کە بتوانین ئەم پەیامانەمان بگەێنین ئێمە لەوانە بەڕاستی من سەردانی جەنابی دکتۆری هێن وەزیری شەیدانم کردووە بە حەقبەکەی خاڵیە خۆیڵی هیچم نییە من 10 ساڵ پێشی سا شومەتە لای سەردانیم کردو هەر هیچی نەبووە حتا کوڕاسێکی بکە بۆتانەکەین چیتان ئێوە بۆتانەکەین بەس پێمان بڵێن ئەم هەموو قوربانیەی ئەنفال لە ژێر خاکە دەریێنەوانێ حتمما جلی هەیە بەرجی هەیە پێڵاوی ماوە ئەسعاتی پێ ئەوەی پێ ئیستاژێک شتین دەبەردەستان نییە ئێمە بەڵام کاچینە مۆزەخانەکانەوانێ ئەمە تەماشاکەین بە سەدان سعاتی خەڵک کەوتووە لە هینەکانت احساسەکەی یەکسەر وجدانێت ئازیەتت دەیە ئێمە ئەم هەموو کارە سات و مینەتی ئەبێ لەوێ کە ئێسکوپرسەکانی دێننەوانێ خێرا خانە ژێر خۆڵەوانێ و هینێکی بۆکەن و تۆزێ بە دەورپشتیان ناگرینەوەە بەعکسەوە ئەمە سەرۆت و سامانی ئەم میلەتەیە و ئەبێ هەمومان خەیاڵ بمان لەسەبێ و هەبێ هەمووشە خەڵک بیان بینێت بۆ ئەوەی ئێمە بتوانین ئایندە دروستکەین زۆر باشە دکتۆر پێم وابێ دوکومنتەریەکت ئامادە کردبوو لە کۆنفرانسەکەی ئەمڕۆ لە ڕاستیا و دۆکمنتریە بەشێکە لە ئەرشیف و ینی پێشتر من لە ئەو کاتکە لە میدیا و بەتابەتی لە کورسات کارمەکرد ساڵی 2000 هەندێک ئیشمان لەسەر جنۆساید دەکرد و ئیشمان لەسەرەوە کرد کێمە چۆن بتوانین چیرۆکی ئەو قوربانیانە جاریچکە بە شێوەیەکتر تۆمار بکەین لەو ئەرشیفەی کە لە بەردەستی منابوو کە خۆم پێشتر ئیشم لەسەر کردو و بەشێکشی ئیشکردن بۆ کاتەکە تێزی دکتۆراکەم ئامادە کرد بۆ زانکۆی سافۆرد لە بریتانیا بەشێک لەمانەمان کۆ کردەوە بتوانین لە ڕێی لە ماوەی 10 دقیقەیە شتێک دەربارەی جنۆساید بە گشتی یانی لەسەر ئەنفال و شتێک لەسەر کیمیایی باران بەتابەتی هەڵەبجە وەربگرین لەو وێنانە بینێن بە یەکترێوە و بتوانین لەبەرەوەی کە خەڵکێک دانیشتووە لەوێ بۆ نمونە ئەمڕۆ قایمقامی قەزای سەلمانی لێ بۆ کە نوگرە سەلمان لە لای ئەوانە یەکێکە لەو میوانانە یەکێکە لەوانەی کە زەویەکانی ئەو هەمووی کراون بە گۆڕی بە کۆمەڵ لەوێ دانیشتووە ینی خەڵک هاتوون لە خواروی عێراق و خەڵک هاتوون لە دەرەوە ئێمە پێویستیمان بۆی لە ماوەیەکی زۆر کورت و خێرا تەواوی چیرۆکەکان بۆ بجێڕینەوە بۆ ئیشێکمان لەسەرەوە کرد کە لە ماوەی 10 دقیقەیە بتوانین هەر هەشت هەڵمەتەکەی ئەنفال لەگەڵ جینۆساید و بەگشتی و بە تایبەتیش هەڵەبجە و چیمیابارانکردنی هەڵەبجە لەو 10 دقیقە لە ڕێی وێنە و لەگەڵ هەندێک چاوپێکەوتنەوە کە پێشتر کرابوون و ئامادەمان کردبوو پێشکەشمان کرد بەس بۆ ئەوەی کە بتوانین ئەو مامەڵە دەرونیان لەگەڵ بکەین لە ڕێی دەروونەوە دەستکاری یا دەستبەرین بە هۆشیاری و خەڵکە و قەنعاتیان پێ بکەین کە مە حەقیقەتێکە و ڕوویا و تا ئێستا شێمە لە ناویاش پێشتریش لە قسەکانتە ئاماژەت بە ڕۆڵی میدیا کرد و ئێستش باس لە ئەزمموی خۆتەکەی هەر لە میدیا ئەی ڕۆڵی میدیا چێکات یەکێک لە دیوە گرنگەکە ئیشکردنە میدیایە لە ڕاستەیە کە ئەتوانێت ئەم کەیسە بکە بە کەیسێکی پەبلیک یعنی ئەتوانێت خاتە ناو فەزای گشتی و میدیایە کورسات لە سەرەتای ئیشکردنی خۆیەوە ینی لە ساڵی 2000 کە کورسات دامەزراوە بە بەردەوام ئیشی لەسەر ئەم کەیسە کردووە یەکێک لە هاوڕێ نزیکەکانمان ڕۆحیشات کاکسۆران عوسمان بەرنامەی کتابەت بانفالی هەبوو بەشی زۆری ئەو چیرۆکانەی کۆ کردەوە کاکسۆرانی ڕەحمەتی و پێشکەشیەکردن خاتو دڵپاک تاهیر لەگەڵ منیشا لەگەڵ کاکزایر سدیق لەگەڵ لەیلا عەلی ڕەحمەتی هەموومانە پێکەوە ئیشێکی زۆرمان کرد لەسەرەوەی کە بتوانین ئەم چیرۆکانە کۆکەینەوە بەشێکیمان کۆ کردەوە لە ڕاستە بەشێکشی تا ئێستا لە ئەرشیفی کورسات ماوە کورسات یەکێک بوو لەو کەناڵانەی کە چووکە دامەزرا و بیرکردنەوەیەکی تا ڕادێکی زۆر کوردانە و نەتەوەیی بوو لە سەرەتای
دامەزراندنیەوە کە هێرۆخان بیری لە دامەزراندنی ئەم کەناڵە کردوتەوە خەونی ئەو خولیای ئەو پرسیاری ئەو بوو ئێمە چۆن بتوانین سەر پرسە نەتوایەتەکانی ئیش بکەین ئەم ئیشکردنە ئەم مۆتیڤیشن و پاڵنانەی هێرۆخان وای لە ئێمە شەکرکەوت کارمەندانی سەرەتا ئیشکردبووین لەگەڵ یا بیر لەوە بکەینەوە بە ڕاستیە ئەوەی کە ئەو ئێوێ ئەمەیە ینی ئەمە بابەتە سەرچێکەیە و کورتسات تایسە درێغی نەکردو لە ڕاستیا بەڵگەشمان بۆ ئەوەیە تەنیا سپۆنسەری میدیای ئەم کۆنفرانسەی زانکۆی سلێمانی شەر کەناڵی کورتساتە بەس بە تەنیا کورتسات ئەم ئیشانە بکە ڕاستەمەوە ئەرکە کورتسات وەکو ئەرکی کە نەمنەتەکە بەسەر کەسانە هیچ شتێکی تر بەڵام ئەبێت تا هەتا هەر ئەم تاکە کەناڵە بێت و لەناو ئەم کەیسانە ئیشکایی ئەوانی تر ئیشیان چێ لە ڕاستێک ئەمە خەمێکی گشتی نەتەوەی کوردیە هەر کەسێک بانگەشەی کورد بوون و کوردایەتیەکە ئەبێت لەم کەیسانەوە دەست بکە و کاک دکتۆر باسی کرد ئەمە کەیسە سەرچێکی ئێمە ئەمە مەینەتی و خەمە سەرچێکی ئێمە دەستەکانتان خۆش بێ ماندوومکردن زۆر سپاس بۆ بەڕێزان دکتۆر دڵشاد مستەفا مامۆستای زانکۆ هەروەها دکتۆر عوسمان قادر هونەرمەند و شێوەکار سپاستانەکەم بەخێر هاتن زۆر سپاس.